ئەمریکا و کۆماری کوردستان نیمچە هاوسۆزیەکی بێدەستکەوت. ڕۆژی 22/1946 لە ئاهەنگێکی جەژن ئاسادا لە شاری مەهاباد قازی محەممەد کۆماری کوردستانی ڕاگەیاند کە بە یەکێک لە گرنگترین ڕووداوەکانی مێژووی کووردا دەنرێت. بەڵام ئەوەی جێگەی سەرنج بوو ئەمریکیەکان 15 ڕۆژ دوای ڕاگەیاندنی کۆمارەکە بە ڕووداوەکەیان زانی. ئەویش پاشەوەی کۆنسۆڵی تورکیا لە تەورێز کۆنسۆڵی ئەمریکا ئاگادار دەکاتەوە کە کورد کۆماری سربەخۆی ڕاگەیاندووە. ئەم درەنگکەوتنەی ئەمریکیەکان لە کاتێکدا بوو ئەو کات خەڵک وای دەزانی هیچ شتێک بەبێ ئاگاداری ئەمریکیەکان سەرناگرێ، بەڵام ڕاستیەکە ئەوە بوو کە ئەمریکیەکان لەم ناوچەیەدا هێشتا جێپەی خۆیان قایم نەکردبوو. سۆڤێت بزوێنەری گۆڕانکاریەکان بوو. لە ئێرانی دوای دۆمین جەنگی جیهانیدا یەکێتی سۆڤێت بڕیاردەری هەرە باڵای ئێران بوو. لەو سەروبەندەدا لە ئێران دوو کۆماری تازە بە ئاگاداری سۆڤێت بنیادنران، ئەوانیش کۆماری ئازەربایجان و کۆماری کوردستان بوون. ویلیام ئێگڵتنی ئەمریکی کە کتێبی کۆماری کوردی نووسیوە و یەکەم نووسەریشا بە شێوەی مەیدانی کتێبێکی لەبارەی کۆماری کوردستانەوە ئامادە کردبێ دەڵێت بەریتانیا و ئەمریکا پێکەوە سەرقاڵی پرسی کۆماری ئازەربایجان بوون و نەیان دەزانی کە کۆمارێکی کوردیش بەو خێرایە سەرپێ دەکەوێت، بۆیە بایەخێکی ئەوتۆیان پێ نەدا. ئەمریکای چاودێر لە ساڵی 1945 بەدواوە ئەمریکیەکان لە ڕێی باڵێۆزخانەکەیان لە تاران و کۆنسۆڵخانەکەیان لە تەورێز بە تەواوی چاودێری ڕوودا و گۆڕانکاریەکانیان دەکرد، بە تایبەت لە باکووری ڕۆژاوای ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان. لەو ساڵانەدا بە سەدان راپۆرتی تایبەت بە کوردستان و ئازەربایجان ڕەوانەی کۆشکی سپی و وەزارەتی دەرەوەیان کراوە. ئەوان ئاگایان لە زۆربەی ڕووداوە سەربازی و کۆمەڵایەتیەکان بووە و گرنگیان پێداون، بەڵام ئەم ڕوودا و گۆڕانکاریەیان وەکو کارێکی ناوخۆی ئێران تەماشا کردووە و دەسوەردانیان نەکردووە. ئەمریکا دەچێتە مەهاباد. پاش 2 هەفتە لە ڕاگەیاندنی کۆماری کوردستان ئەمریکیەکان بە ڕووداوەکە دەزان و باڵێۆزخانەکەیان لە تاران گرنگی دەدات بە ڕووداوەکانی کوردستان و چەند مانگێک دواتر نوێنەرێکی تایبەت بە ناوی ئارچیبالد ڕۆزڤێڵت دەنێرێتە شاری مەهاباد کە پایتەختی کۆمارە تازەکە بوو. ڕۆزڤێڵت لە کوردستان خۆی وەک نوێنەری سەربازی ئەمریکا دەناسێنێ، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە ڕۆزڤێڵت مەئموری دەستگای CIA بووە. مەئموریەتەکەشی بۆ هەڵسەنگاندنی ڕەوشی کۆماری کوردستان بووە تاوەکو لە کۆتاییدا بە راپۆرتێک وڵاتەکەی ئاگادار بکاتەوە. ڕۆزڤێڵت نەیشارێتەوە کە ئەو لەژێر کاریگەری سۆزێکی زۆردایە بۆ کورد، بە تایبەت لەو کاتەوە کە لە ساڵی 1945دا دەچێتە بەغداد و بە چەند کەسایەتیەکی کورد و مەسەلەی کورد ئاشنا دەبێت. ڕۆزڤێڵت لە مەهاباد دەچێتە ئۆفیسە تایبەتەکەی قازی محەممەد و وەکو خۆی دەیگێڕێتەوە هەرزوو کەسایەتی قازی محەممەدی خۆشویستووە، بەڵام گلەی ئەوەی لێ دەکات کە بۆچی لە مەهاباد ئەوەندە وێنە و پۆستەری لینین و سەرکردە کۆمۆنیستەکان هەڵدەواسن. قازی محەممەد لە وەڵامدا دەڵێت کورد چاوەڕێ بوو ئەمریکا وەکو پێشکەوتوترین میلەتی دنیا یارمەتیان بدات، بەڵام هیچی نەکرد. قازی محەممەد پێی دەڵێت ئێمە هەر کەسێک کۆمەکمان بکات سوپاسی دەکەین، بەڵام خاوەنی ئیرادەی خۆشمان دەبین. ڕۆزڤێڵت کاتێک بەناو شاری مەهاباددا دەگەڕێت سەرنجی ئەوە دەدات کە خەڵک ئازادانە گوێ لە ڕادیۆکانی لەندەن و ئەنقەرە دەگرن، کە ئەماش هێمای هەبوونی ئازادیە بۆ خەڵک. لە کاتێکدا لە کۆماری ئازەربایجان خەڵک تەنیا بۆی هەبوو گوێ لە ڕادیۆی مۆسکۆ بگرێت، بۆیە ستایشی کۆماری کوردستان دەکات کە ئازادی فەراهەم کردووە بۆ خەڵکەکەی. ڕۆزڤێڵت لەو راپۆرتەیدا کە بەرزی دەکاتەوە بۆ وڵاتەکەی لەگەڵ هەبوونی سەرنج و تێبینیەکانی سەبارەت بە لایەنگری کۆماری کوردستان
بۆ یەکێتی سۆڤێت، بەڵام کۆمارەکە بە گرنگ وەسف دەکات و نووسیوێتی ئەگەر زیاتر بمێنێتەوە ئەوە پایەکانی دیموکراسی بە زووی تێیدا گەشە دەکات. ئەمریکا هەرچەندە دواتر ئاگاداری ڕەوشی کۆماری کوردستان بوو، بەڵام لە هەمان کاتدا شەرعەتی بە دەوڵەتی ئێران دەدا کە بە زەبری هێز کوردستان و ئازەربایجان داگیر بکاتەوە. جۆرج ڤی ئاڵن باڵێزی ئەو کاتی ئەمریکا لە تاران لە راپۆرتێکیدا کە مانگی دەی ساڵی 1946 بۆ وەزارەتی دەرەوەی ناردۆ نووسیەتی مافێکی ڕەوای تارانە کە ئاسایشی هەموو وڵاتەکەی بخاتەوە ژێر ڕکێفی خۆیەوە، بۆیە هێرشەکانی کە دەیانکاتە سەر کۆمارەکانی ئازەربایجان و کوردستان حەق و ڕەوان. ئەمریکا و لە سێدارەدانی قازی محەممەد دوای داگیرکردنەوەی کوردستان و کۆتای هاتنی کۆمار، ئێران دەستی کرد بە دادگایکردنی بەرپرسانی کۆماری کوردستان. کاتێکیش ئارچیبال ڕۆزڤێڵ کە بە نوێنەرایەتی ئەمریکا چوو بووە مەهاباد و قازی محەممەدی بینی بوو، دەیزانی کە بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرچووە، بۆیە زۆر هەوڵدەدات ڕزگاری بکات. سۆزی ڕۆزڤێڵ بۆ کۆماری کوردستان پەیوەندی هەبوو بەو گەڕان و پشکنینەی لە مەهاباد ئەنجامیدا بوو. ئەو پێیوا بوو ئەمریکا دەبێت داوا لە ئێران بکات، ئەو ئەزمونە بمێنێتەوە و گەشەی زیاتری پێ بدرێت. جۆرج ئاڵنی باڵێزی ئەمریکا سەری سوور دەمێنێ کە ڕۆزڤێڵ بۆچی هێندە پەرۆشە بۆ قازی محەممەد و داوا دەکات فشار بخرێتە سەر شای ئێران بۆەوەی لە دادگایەکی عادیلانەدا لە تاران دادگایی بکات. کاتێکیش باڵێزی ئەمریکا ئەو داوایە بەرز دەکاتەوە، شای ئێران لە وەڵامدا دەڵێت دەترسن گول لە بارانی بکەم، هەرگیز ئەوە لە خەیاڵی مندا نییە، بێخەم بن. کەچی لەو کات و ساتەی شای ئێران ئەو بەڵێنە دەدات، بەیانێکەی زوو قازی محەممەد و یارانی لە سێدارە دران.